سڵاوی خۆی گەورەتان لێبێ. لە ئەڵلقەی ئەم جارەماندا باسی یەکێک لە چەکەکانی چەکی ئیماندار دەکەین کەوا بریتە لە دوعاکردن. مەرج نییە تەنها ئەو کاتە بەکاری بێنی کە کەسێک زوڵمت لێ دەکا یاخود ستەمت لێ دەکە یاخود حەقت دەخوا و غەدر لێ دەکەن نەخێر، بەڵکو بە پێچەوانەوە دەتوانی بەکاری بێنی بۆ خۆشویستن و بۆ بەدەستهێنانی دڵی کەسی بەرامبەر، بۆ ڕازیکردنی کەسی بەرامبەر، بۆ دڵخۆشکردنی کەسی بەرامبەر. چۆنی لەگەڵم بن لەم ئەڵلقەیەدا باسی ئەو بابەتە دەکەین. ئێمە ڕۆژانە بەردەوام لەگەڵ ئایلە و خانەوادەکەی خۆمان یاخود کە دەچینە ناو بازار یاخود دەچین بۆ داوام ئیتر لە زانکۆیە یاخود هەر فەرمانگەیەکی حکومیان ئەهلیە، دەتوانین خۆشەویستی و ڕێز و حورمەتی ئەو کەسانی دەوروبەرمان بەدەست بێنین زۆر بە ئاسانی بەبێ ئەوەی هیچ شتێک لە گیرفانی خۆت دەربێنی تەنها بە دوعاکردن. چەند خۆش و جوانە کاتێ لەگەڵ هاوڕەیەکت یەکتری دەبینی و دوای سەلام و کەلام و ئەحواڵ پرسین یەکسە دڵێ خوا سەلامەتت کە، خوا لێ ڕازی بێ، زمانێکی شیرین، دوعایەکی باش لە هەمان کاتدا دڵی کەسی بەرامبەرش بەدەستێنی زۆر بە سادەی و زۆر بە ئاسانی. ئێمە کاتێک کە دەچینە بازار دەچینە دوکانێک دەمانوێت شتێک بۆ خۆمان بکڕین جلو بەرگیان هەر شتێکی ترا مامەڵێکی زۆر لەگەڵ کابرا دەکەی لە ئاخیرەکە مەسەلەن ئەگەر شتەکەت لێ کڕیان لێت نەکڕی زۆر ئاساییە کاکە دەست خۆش بێ، خوا لێ ڕازی بێ، خوا بازاڕت بدا، خوا ڕزقت بدا، خوای گەورە بەرەکەتت بەسەردا بڕژێنێ. یعنی ئەگەر توو شتەکە لە کابرا بکڕی نەیکڕی کابرا دڵخۆش دەکەی و هەروەها ئاوێکی سارد بەسەر ماندووبوونەکەیدا دەکەی. یعنی زۆر بە ئاسانی دەتوانی بە زمانێکی شیرین ئەو دوعاکردنە بەکاری بێنی وەکو چەکێک بۆ خۆشویستن بۆ بەدەستهێنانی دڵی کەسی بەرامبەر بەبێ ئەوەی هیچ شتێک ماندووبوونێکی تیابێ بێبێ ئەوەی هیچ شتێک لە گیرفانی خۆت سەرف بکەی. دوعاکردن یەکێکە لەو چەکانەی کەوا کاریگەری ڕاستەوخۆی لەسەر دڵی کەسی بەرامبەر هەیە. سیرکن چەند خۆشە کاتێک باوکێک چاک و چۆنی لەگەڵ دەکەی دەبینی ڕۆڵەیەکی بچوکی لەگەرە منداڵێکی بچوکی لەگەڵا لە جیاتیەوەی ئەو بەچێ چووە بەچێ نەچووە شکلی چۆتەوە سەر ماڵە خاڵەکانی یاخود شکلی بەچێ چوێنە واز لەو قسانە بێنە، باڵکو لە جیاتی ئەوە یا ڕەبی خوای گەورە ساڵحی بکە یان ساڵحی بکە ئەگەر کچ بوو، خوای گەورە تەمەنی درێژ بکە، خوای گەورە عاقیبەتی خێری بکە، خوای گەورە لە خزمەتی دایک و باوکی گەورەی بکە. ئیتر بزانە بەو قسانە ئەو کابرایە چەند دڵی خۆش دەبێت، دەزانێت کە تۆ هیچ حەسوودی پێ نابێت، دەزانێت کەوا هیچ بەخیلێکت بەرامبەر ئەو منداڵە بەرامبەر خودی خۆی لەناو دڵ نییە. زۆر بە ئاسانی دڵی ئەو باوکە خۆش دەکەی و دوعایەکی خێرش لە زاری خۆت دێتە دەرەوە بۆ ئەو کەسە. ئیتر لێرە هیچ کێشەیەک نەما، لێرە توانیت ئەو دوعا خێرە لە جیاتی ئەوەی کەسی بەرامبەر گومانی خراپ لێ بکە نەخێر، بەڵکو دڵی خۆش دەکەی ڕووی گەشت دەکەی و دڵنیا دەبێت کە تۆ هیچ شتێکی خراپت بەرامبەر ئەو کەسە نیە جگە لە نیەتی خێر و دوعای خێر. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرموێت یەکێک لەو کەسانێکەوە بە هیچ شێوەیەک دوعاکانی ڕەت نابێتەوە دایک و باوکن. جا بۆی زۆر گرینگە دایک و باوکەکان زۆر تەرکیز لەسەر ئەو بابەتە بکەن دوعاکردن بۆ منداڵەکانت قوبوڵە، لە هەمان کاتدا دوعا لێکردنیشیان قوبوڵە، بۆیە زۆر گرینگە ئێمە بتوانین لە نێوان ئەو دوو بابەتە جیاوازی بکەین. هەر کاتێکە لە منداڵەکە تووڕە بووی بچووک بوو یا گەورە باشە تێگەیشتوو بوو یاخود تێنەگەیشتوو کارێکی هەڵی کرد یاخود کارێکی باشی کرد، هەرچەندە ئەگە کارەکەی خراپیش بوو یان هەرچەندە کارەکەی باش بوو هەر هەوڵدا لە هەردوو حاڵەتدا دوعای باش بۆ منداڵەکەت بکەی. یا ڕەبی خوای گەورە کوڕم سەربەرزت کە، کچەکەم خوای گەورە بتپارێزێ، کوڕەکەم خوای گەورە ڕوت سپی بکە سەرکەوتوبی. ئەگەر کارێکی خراپشی کرد یا ڕەبی خوا هیدایەتدا لە جیاتوی بڵێ یا ڕەبی عەمرت کورد بێ یا ڕەبی خوای گەورە تەمەنت درێژ نەکە، بە هیچ شێوەیەک ئەو دوعا نەمەکەن. هەتا ئەگەر بە دڵۆژنێکی ئاگدار بە تو دایکی تو باوکی مباشەرەتەن خوای گەورە دوعاکەت قبول دەکا. بۆیە با هیچ خەتەریاتێک لەسەر منداڵەکانمان دروست نەکەین. ئەگەر تۆ دوعاش دەکەی هەوڵ دە دوعاکەت لە کاتی تووڕەیش هەر دوعایەکی باش بێ. ئیتر کە تۆ دوعا باشەکەت کرد بۆ ئەو منداڵە، کە تۆ دوعای خێرەکەت بۆ منداڵە ئەگەر خراپیش بێ خوای گەورە باشی دەکات بەهۆی ئەو دوعایە باشەی تۆ. بۆیە زۆر ئاگداری ئەو نقطەیە بن دایک و باوکە بەڕێزەکان بە هیچ شێوەیەک دوعای خراپ نێتە سەرزارتان بۆ منداڵەکانتان. زۆر گرنگە ئێمە دوعاکانمان بەکار بێنین بۆ تەنانەت ئەگەر ئەو کەسێ بەرامبەرمان خراپ بوو لە جیاتەوەی دوعایەکی خراپی لێ بکەین، بەڵکو لە جیاتی ئەوە بتوانین ئێمە دوعای خێر و هیدایەتی بۆ بکەین. چۆن؟ توفەیلی کوڕی عەمر ڕەزای خوای لێ بێ یەکێک بوو لە سەحابە بەڕێز و خۆشەویستەکان لە کاتێکەوە سەردانی کەعبەی پیرۆزی کرد، سەردانی شاری مەکەی کرد، کە گەیشتە نزیک کەعبەی پیرۆز سەرانی قوڕەیش هەموو لێ کۆبوونەوە گوتیان ئاگدار بە کەسێک هەیە لە مەکە ئیدعای ئەو شتاکە و من ئەڵێ پێغەمبەری خوامە و ئیتر ئەو قسانە ئەو کەسە شێتە جادوگەرە گوێ لە قسەکانی ڕانەگری. طبعاً توفەیلی کوڕی عەمر ئەوەندە ترسا دەیگوت لە دوای قسانەوە لۆکەم کردە جوێیەکانی خۆم بەناو مەکە دەسوڕامەوە و باسی و شکل و شێوەی ئەو کابرایەشان کرد کە وتیان ناوی موحەممەدە. ئیتر بۆ ئەوەی کە بینیم جۆ لە قسەکانی نەگرم. طبعاً توفەیلی کوڕی عەمر
یەکێک بوو لە کەسە گەورەکان و قسە ڕۆشتەکانی هۆزی دۆس. ئیتر دوایەوەی کە ئیشەکانی خۆی تەواو کرد لە ناو شاری مەکە گەیشت لە دەوروبەری کەعبەکەوە تەوافی کرد هەروەکو ڕێز و حورمەتێکەوە پێشترش دەیان کرد مشریکەکان. بینی یەکێک لەو وەسفانێکەوە کردیان کە کەسێکی باڵا بەرز و دەم و چاو بەو شێ و ئاگدار بە جادوگەرە و شێتە بینی نوێژ دەکات لەوێ وەستا بە ئەو کاتی نەیدەزانی نوێژکردن چیە، بەڵام دواترەوە کە بۆمان دەجێڕێتەوە. دەڵێن لێ نزیک بوومەوە لۆکەکانم لە جۆم دەرکرد بۆی بزانم ئەمە چییە، ئەم کابرایە بۆچی ئەوەندە منیان ترسان، باجۆ لە قسەکانی ڕب بگرم. خۆ من کەسێکی زیرەکەم، من قسەزان و قسە گەورەی ناوهۆزی دۆزم لە چی بترسم. ئیتر لێ نزیک بۆ جۆ لە وشەکانی ڕاگرت. پێغەمبەری خوا ئەو کاتە لە ناو نێژ بوو صلی الله عليه وسلم کە جۆ لە قسەکانی گرت کۆمەڵە گوتەی زۆر جوانی دەگوت کەوا قورئانی پیرۆز بوو ئاەتەکان بوو. جۆی گرگوتی کاکە ئەم قسانە نە جادوگەرێکە نە کەسێکی شێتیشە، ئەمە بۆچی سەرانی قوڕیش ئەو قسانە دەربارەی ئەو کەسایەتی جوانە دەکەن. ئیتر چاوەڕێ کرد تاوەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نێژەکەی تەواو بوو. لێی پرسی سڵاوی لێ کرد و لێی پرسی من توفەیلی کوڕی عەمرم، یەکێکم لە کەسە گەورەکانی هۆزی دۆس. باسی تویان بۆ کردم کە گوتیان کەسێکی جادوگەری شێتی هەر کەسێکە جۆ لە قسەکان ڕابگرە ڕاستەخۆ کاریگەری لەسەر دروست دەکا و باوەڕی دەگۆڕێ و تۆ پشتت کردووە لە خوایەکانمان، تۆ پشتت کردووە لە ڕێبازی قەدیمی قوڕەیش. هەندێک قسەم بۆ بکە دەربارەی ئاینەکەت و دینەکەت، بۆچی وات پێ دەڵێن ڕوخسارت لە کەسێکی شێت ناچی، وتەکانت لە کەسێکی جادوگەر ناچێ، پێم بڵێ بۆچی. ئیتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زەردەخەنەیەکی کرد و هەندێک ئاەتی بۆ خوێندەوە لە قورئانی پیرۆز. توفەیل گوتی ئەم قسانە ئەم ڕوخسارە گەشاوە جوانە لە کەسێکی عاقڵ تێگەشتو دەچێت. ئەسڵەن ئەو وتانەکەوە ئاەتی قورئانی پیرۆزە، ئەمە نەقسەی جادوگەرێکە، نەقسەی شاعیرێکە، بەڵکو ئەمە قسەی کەسێکە کە لەسەروی مرۆڤایەتیەوە کە خۆی گەورەوێ. ئیتر لە دوای ئەو قسانەوە زۆر کاریگەری لەسەر توفەیل دروست بوو. ئیتر نەگەڕاوە بۆ ناو هۆزەکەی خۆی لەوێ ماوە جۆی لە پێغەمبەری خوا گرت. بیری کردەوە ئێمە چەند ساڵە ئەو خوایانە دەپەرستین، ئەو بتانە دەپەرستین کە تەنانە توانێت هیچ شتێکیان نییە. ئێمە بۆ خۆمان ئەوانە هەڵدەگرین دایانگوازینەوە، یاخود لە خورما دروستیان دەکەین کاتێک کە برسیمان بوو دەیخۆین دووبارە خورما دەهێن و دروستیان دەکەینەوە. ئیتر جیاوازێکی زۆری کرد لەنیان خوای گەورەکە ئەرز و ئاسمانی دروست کردو و دڵی بەندەکانی بەدەسە. زۆر بیری کردەوە لە کۆتاییە گەیشتە ئەو قەناعەتەی کەوا پێویستە بێتە سەر ئاینی پیرۆزی ئیسلام، ئاینێکەوە ڕێزی مرۆڤایەتی هەیە، کەوا ئینسانەکانی لەسەری هەموو شتێکەوە داناوە، نەوە خۆمان کەم بکەینەوە، خۆمان بچوو بکەینەوە بۆ بت و بۆ سەنەم و بۆ شتێکەوە بەدەستەکانی خۆمان دروستی دەکەین. ئیتر مسلمان بوو و داوای لە پێغەمبەری خوا کردکەوە فێری ئیسلامی بکات بۆ ئەی بگەڕێتەوە ناو گەل و هۆزەکەی بانگەوازی ئیسلام بکە. هەموو شتێک لە پێغەمبەری خوا فێر بوو ئەو کاتی، گەڕاو ناو هۆزەکەی خۆی. یەکەم کەسکەوە بە خێرهاتنی توفەیلی کردەوە باوکی بوو کە بە خێرهاتنی کردەوە دوای سەلام بە باوکی گوتی من مسلمان بمەوە چیتر تۆ باوکی مننی، گوتی بۆچی چی بۆ کوڕم، گوتی باوەڕم بە کەسێکی ناوناوی محەممەدە کە دەڵێ پێغەمبەری خوام و ئەوەش فەرمودەکانی خۆیەتی و ئەمەش فەرمودەکانی خی گەورەیەکەوە ئاەتە بۆی دابەزیوە بە شێوەی وحی. ئیتر کۆمەڵە قسەی بە باوکی کرد، باوکی گوتی کوڕم منیش لەسەر ئاینەکەی تۆمە، ئەویش مسلمان بوو، دواتر خێزانەکەی دواتر منداڵەکانی. ئیتر توفەل هەروە دانەنیشت، ئەوەندە دڵی گەرم بوو هەر بەوەندە وازی نێنا، چۆن ناو بازار و ناو هۆزەکەی دەرگا بە دەرگا ماڵ بە ماڵ ڕەشماڵ بە ڕەشماڵ بانگاوازی بۆ دینەکەی کرد. ئیتر خەڵکەکەی باوەڕیان نهێنا ئەسڵەن لەو کەسایەتیە گەورەیکەوە ناو هۆزەکەی تا ڕادەیەک پێگەکەی نەما، گوتیان ئەمە دینێکی تازەی هێناوە خوایەکانی ئێمە کە چەند ساڵە دەیپەرسین ڕەتی دەکاتەوە. گەڕاو لای پێغەمبەری خوا زۆر بە بێتاقەتی، گوتی یا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی محەممەد هۆزەکەم باوەڕیان پێ نەهێنام، زۆر بە خراپی ڕەتیان کردمەوە، جگە لە باوکم و خێزان و منداڵەکانم کەس نەهاتە سەر دینی ئیسلام، دوعایان لێ بکە وەک چۆن منیان دەرکرد و منیان ڕەت کرد و دوعای خراپیان لێ بکە باشکەم خوا لە ناویاندا. پێغەمبەری خوا لەو کاتە دەستەکانی بەرز کردەوە، توفەیل یەکسەر خرپێکی ناودڵی کرد و ترسا زۆر، وتی ئێستا پێغەمبەری خوا نێردراوی خوای گەورە دوعا بکە خۆ ئامۆزا و خزم و کەس و هۆزەکەم بە تاواتی هەمووی لە ناوەچن. زۆر ترسا، بەڵام پێغەمبەری خوا وای نەکرد، نەخێر خۆ دەیتوانی دوعا بکات کەوا خوای گەورە ئەو گەل و هۆزە لە بەڵام نەیکرد، بەڵکو چی فەرمووی یا ڕەبی خوایە جان دڵی بەندەکانت لەژێر ڕەحم و بەزەی و قودرەت و دەسەڵاتی تۆیە، هیدایەتیان بدەی، هیدایەتیان بدەی و دڵیان نەرمکەی بۆ سەر دینی ئیسلام، بۆ سەر ئەو ڕێبازە پیرۆزە. ئیتر توفەیل زۆر بە دڵخۆشی گەڕاوە ناو هۆزەکەی. ئیتر لە دوای چەند ڕۆژێک و ماوەیەکی زۆر کەم
تەواوی گەلی دۆست بوون بە مسلمان و هاتنە سەردینی ئیسلام. سیر کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعایەکی خێر چەندە کاریگەری لەسەر هۆزێکی گەورە و دڵی کەسێک هەبوو، دڵی یەکێک لە سەحابەکان هەبوو. بۆیە ئێمەش دەتوانین هاوشێوەی ڕەوشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زمانمان دوعاکانمان بەکاربێنین بۆ دوعای باش و خێر، بۆ دوعای هیدایەت، بۆ گەلانێک، بۆ کەسێک، بۆ قەومێک، بۆ هەر کەس و کۆمەڵەیەک کە خوای گەورە هیدایەتیاندا. یعنی لە بڕی ئەوەی تۆ دوعایەکی خراپ لە کەسێک بکەی یاخود لە کۆمەڵە کەسانێک یاخود لە قەوم و گەلێک نەخێر دوعایەکی باشی هیدایەتیان بۆ بکە، ئەو کات ئەگەر ئەو کەسە زانیکەوە تۆ دوعایەکی باش و خێرت بۆ کردو تۆی خۆش دەوێ لە بڕێوەی کە دوعایەکی خراپی لێ بکەی. ئیترەوە لە ڕەنگە بە سەبەبی ئەو دوعای خێرێت و خوای گەورە هیدایەتی بدات لە دنیادا دڵی ئەو کەس و قەوم و ئەو گەلە بەدەستدێنی و لە قیامەتیشدا سوودی ئەوت بەدەستدێنی کەوە کۆمەڵە کەسانێک بەهۆی دوعای باش و خێری تۆوە مسلمان بوونا یاخود گۆڕانکاریەکیان لە شتێکی ژیانیان کردو لە خراپەوە بۆ باش. نمونەیەکی تر لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەوە گەلی تائیف بەردبارانیان کرد پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێیەکانی دەموچاوی مبارەکی کەوە خوێنی لێ دەهاتە خوارەوە. خەڵکی تائیف زۆر بە خراپی بچووک و گەورەیان بەردبارانیان کرد، بەڵام پێغەمبەری خوا کە هاتە دەرەوە ئەو شاری بەجێهێشت دوعای خراپی لێیان کرد نەخێر. خوای گەورە مەلائیکەتێکی نارد پێی فەرموو ئەی محەممەد ئەگەر ئێستا کە دوعا بکەی و داوام لێ بکەی خوای گەورە دەسەڵاتی پێداوم کە ئەو دووسایە بە یەکتریدا بدەم شاری تایف کە لە نێوان ئەو دوو شاخێ بە تەواوەتی گەورە و بچووکیان وێران و تەفر و تونا بکەم تەنیا دوعا بکە و داوا بکە خوای گەورە ئەو دەسەڵاتی پێداوم. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هیچ شێوێک ئەو دوعای خراپەی نەکرد، هەرچەندە هەموو گیانی کەوت بە نێوان خوێنی لێ دەچۆڕا لە قاچەکانی لە دەستی مبارەکی لە دەموچاوی، بەڵام ئەو دوعای نەکرد. وتی ئومێد دەکەم لە داهاتوو لەو شارە لە تائیف نەوەیەکی مسلمان گەورە بۆی پەروەردە بێ. ببینن تۆ ئەو چەکەت لە بەردەسە کە دوعاکردنا دەتوانی بە خراپە بەکاری بێنی، دەتوانی بە باشە بەکاری بێنی. ئەوەش نەتیجەکەمان بینی ئیتر لەگەڵی تائیف کۆمەڵێک نەوەی مسلمانی لێ پەروەردە بوو و ئیتر شارەکە و وڵاتەکەی بە تەواوەتی گرتەوە و تاوەکو ئەمڕۆ ئەمەش ئەنجامی داوەکەیە کەوا گەیشتووە بە هەموو نەتەوەکانی دنیا. لە کۆتاییدا مەرج نییە کە تۆ دوعات کرد ئیلا بەڕۆڕووی کەسێک بیکەی نەخێر، بەڵکو دەتوانانی لە ماڵەکەی خۆدیان لە مزگەوتیان هەر کاتێک کە دەستت بە دوعاکردن کرد بۆ برایەکی مسلمان بیکەی، تۆ پیاوی بۆ خێزانەکەت بیکە، تۆ ئەگەر ئافرەتی بۆ پیاوەکەت بیکە، تۆ دایک و باوکی بۆ منداڵەکانت بیکە. بەڵام لێرە فەرمودەیەکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه و سلم دەفەرموێت کەوا تۆ دوعا بۆ برایەکی مسلمانت دەکەی بەبێ ئەوەی ئەو ئاگدارە یاخود پێی بڵێ خوای گەورە مەلائیکەتێکت بۆ دەنێرێ چۆن دوعا دەکەی بۆ ئەو کەسە خوایە جان ڕزقی بدەی مەلائیکەتەکە دەفەرمێ ئامین بۆ ئەویش، خوای گەورە بیپارێزێ، خوای گەورە سەلامەتیکە، مەلائیکەتەکە لەوێ دانیشتەوە دەڵێ ئامین بۆ ئەویش، کەواتە مەرج نییە تۆ تەنیا بە مەسلحەت و بەرەوڕوو ئەو دوعایە بۆ کەسی بەرامبەر بکەی نەخێر، بەبێ ئەویش خوای گەورە دوعاکانت قبوڵ دەکا و مەلائیکەتێکیش دەنێرێ بۆی هەمان چاکە و هەمان باشە بۆ تۆش بێ. نقطەیەک لێرە هەیە زۆر کەس پرسیار دەکات زۆر جار بینی ومانە کە دەڵێن باشە دوعاکانمان چی بەسەر دێ؟ ئێمە ڕۆژانە بە دەیان و بە هەزارە دوعامان کردو تاواکو ئێستا هەتا ئێستا هەندێکی قبوڵ و هەندێکی قبوڵ نەبووە. لێرە وەڵامێک وەردەگرین. دوعای ئینسان کە دوعا دەکات سێ شتی بەسەر دێ. یەکەم ئەوەتە کە لە دنیادا دوعاکەت قبوڵ دەبێ شتەکە بەدەست دێنی جازوو یان درەنگ ئەوە حکمەتی خوای گەورە دەزانێت کاتێ پێت دەبەخشێ. دووەمیان بەڵام موسیبەتت لەسەر ڕێگا لا دەدات یاخود بەڵام موسیبەتت لەسەر سووک دەکات. خوانەکە تۆ دامێک دەکەی تەنیا سیارەکە تێدەچێ و سیارەکەت لە ناو دەچێ و خراپ دەبێ وێران و بەڵام خۆت سەلامەت دەبی یاخود زەرێکی گەورە دەکەی بەڵام هەر خۆت سەلامەت دەبی. ئەوە بزانە دوعای دایک و باوکتە یاخود دوعای خۆتە کە خوای گەورە قبوڵی نەکردەوە بە شتەی دنیا ئەو بەڵام موسیبەتەکەی بۆ گەڕاندویتەوە. وەسێهمیشیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرموێ لە ڕۆژی قیامەت ئەو دوعایانەی کە لە دنیادا قبوڵ نەبووە یاخود بەڵام موسیبەتی نەگەڕاندوێتەوە هەمووی دەبێتە بۆ قسەی جوان جوان لە ڕۆژی قیامەت کە هیچ چاکەیەکت نەماوە لەسەر تەرازوو خوای گەورە فەرمان دەکا ئەو دوعانێک کەوا قبوڵ نەبووە هەمووی لە شێوەی بخچە بۆ دێ لەسەر تەرازووی چاکەکانت دادەندرێ و خراپەکانت نزم دەبێتەوە چاکەکانت کە بەرز بووە بەهەشتی پێ بەدەستدێنی. جا لەو کاتەدا ئەو ئینسانە دەڵێ خۆزگە لە دنیادا هیچ دوعایەکەم قبوڵ نەبووایە هەموم بۆ سەرتەرازوو هەڵگیرابایە. بۆیە لە کۆتاییدا هیوادارم ئەو دوعای کەوا دەیکەی با دوعای خێر و هیدایەت و چاکە بێ بۆ کەسی بەرامبەر هەم دڵی بەدەستدێنی هەمیش ئەجر و پاداش و چاکە دڵنیا بە ئەگەر کەسێک خۆشینەوەی دوعای خێر و باشە و چاکەت بۆ ناکات. خوای گەورە دەفەرموێ وقال ربكم ادعوني استجب لكم داوام لێ بکەن تا وەڵامتان دەمەوە. بۆیە داوا لە خوای گەورە بکەن بۆ چاکە و سەلامەتی و باشی خەڵکی خوای گەورەش چاکە و سەلامەتی و باشیت پێدەبەخشێ.